زان ئێمە بەردەوامین و لە ئێستادا تەوەری ستۆدیۆمان هەیە ئەویش هونەرمەند ئەتا محەممەد لە لامان میوانە کە یەکەمین ئەزمموی نووسینی خۆی بڵاو کردوتەوە ئەویش کا کتێبێکی نوێیە بە ناونیشانی یەکەم تیپی مۆسیقای کچان لە مێژووی سلێمانیە وە کتێبەکەش باس لە مێژووی یەکەم هەنگاوی کچان و ژنانی کوردی سلێمانیە شاری سلێمانیە بۆ نێوجیهانی هوەری مۆسیقا و هەروەها گۆرانی و کە ئەمە بەرهەمێکی زۆر جوانە و هەنگاوێکی زۆر جوانیشە لە هەمان کاتە کە ئەو لە دوای ئەم هەموو ساڵەکە لە جیهانی سینەمای کاری کردو بەڵام ئەمایان هەنگاوێکی نوێیە کە ناویەتی. مامۆستا ئەتا بەخێری بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین زۆر خۆشحاڵین کام ئێوارەیە لەگەڵمانیت. جا یەکەم جار ئەمەوێت بۆ دەست پێ بکەم کە تۆ پەیامێکت لە ڕێگەی ئەم کتێبەوە ناردووە و پەیامێکت هەبووە کام کتێبە و نووسیەوە بۆ کچانی شاری سلێمانی ئەی پەیامە چییە بۆ شەڕبانانی بۆ کچان و شەڕبانانی ڕۆژئاوا؟ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتەی کەم کەناڵە جوانەی کورسات پێبەخشین بۆی قسە لە سامە بکەم. زۆر سوپاس بۆت. لە ئێستا ئەمەی بڵێم سرم نەویەکەم لە بەردەمی هەموو ئەو شەڕبانانی کە لە ڕۆژئاوا بەدەستی تەزیوەوە لە بەرچاوی شوێری هەموو دنیاە شەڕی ئازادی ئینسانەکەن شەڕی خاکی کوردستانەکەن هیوادارم لە خوای مەزنداوەکارم کە ئەوان سەرکەوتوو بن. داوایان لێ یەکەم کە تفەنگەکانیان دامەنێن ئەوان بێئومێد نەبن ئێمە پشت و پەنایان هیوادارم ئەوان بێئومێد نەبن چونکە بێئومێدی ئەوان بڕوام وایە کە زەرەری ئەبێ بۆ هەموو خاکی کوردستان وە سەرکەوتنی ڕۆژاوا دەبێتە سەرکەوتنی هەموو خاکی کوردستان. لێرەوە پیانەڵێم ئەو کەزیەی کە ئەو درڕندەیە ئەو نائینسانە ئەی بڕێت دڵنیان کە ئەبێتە پەتی سێدارە بۆ ڕۆحی خۆیان بۆ گیانی خۆیان. ئەوەی کە لە شاری سلێمانی لە ساڵی 75 کچانی ئامادەی سلێمانی کردویانە هاوشێوەی ئەو خەباتە جوانی ئێوەیە کە ئەوانش لە ڕۆژگارێکە ڕوبەڕووی ترس و تۆقاندنی ڕژێمی بەعەز بوونەتەوە بە کەزەی خۆیان ئەوانش بە دەست و پەنجەی خۆیان مۆسیقایان ژەنیوە هاوشێوەی ئەو خەباتی کە فیمینیستەکانی دنیا ئەوانش بە مۆسیقا دەستیان پێکرد بە مۆسیقا یاخیبوونیان ڕاگەیان ئێوەش بە بڕینی کەزیەتان یاخیبوونتان ڕاگەێنن دڵنیام سەرکەوتووە بن. ئێمەش کەزیمان کردەوە مامۆستاگیان هەر هەبیت هەمیشە سەربەرز بیت. جا مامۆستاگیانمەیە باسی ئەم کتێبە بکەین با بزانم چۆن بۆ بڕیارەیە کە ئەم کتێبە بنووسی. لە ڕاستیە بڕیاری کتێبەکە با بڵین حەقیقەت من کۆکردنەوە ئامادەکردنم کردووە بڕیاردانەکە کەسێکی کە بۆ کەمەوێت بە سوپاسەوە بیڵم. ئەم کتێبە لە قەبارەیە بچووکە بەڵام لە ناوەڕۆکە گەورەیە چونکە تاریخی ژمارەیەک کچوو مامۆسای ژن ئەجێڕێتەوە کە لە سەردەمانێکی سەختی ڕژێمی بەعسا دەستیان بۆ ژیەکانی مۆسیقا بردووە دەستیان بۆ شتێ بردووە کە لەو سەردەمایە تەنانەت بۆ پیا و قورس بووە ئەبێ بۆ ژن بۆ کچێکی خوێنکار چەند ئەستەم بوو بێ. لە ڕاستیە من بۆ خۆم چەندە کاری هوەریم کردوەکای ڕۆژنامەشم کردووە نەمزانیوە کە تیپێکە بووە لەو سەردەمایە چونکە مێژوویەک نەبووە بینوسێتەوە کەسێک نەبوو بینوسێتەوە ئەوانە دۆکۆمنتی بکە. ڕۆژێک خاتوو کافێ سلێمان کە ئەو کاتە سکرتێریەکێتی ژنان بوو داوای لێکردم کە ببینێت چوومە لای لە 4 وەرەقەی خورشیدی ئاوایە هەندێک نووسینی قسە بەردەستم وتی ئەمە ئەرشیفی مامۆستا خالی سەرکارە کە نووسیوێتەوە مامۆستا خالیدی زۆر ورد ناوی ئەندامانی تیپەکە و بەرواری بەرهەمەکانیان و ئەوانەی هەمی نووسی بۆ وتی ئەمە کارێکی لەسەر بکەین کە ببێتە نامیلکەیەک یاخود کتێبێک. لە ڕاستیا منش کە ئیشەکەم بینی و زانیم لەو سەردەمەیە کە ئەمە مۆساکچانم خوێندکارانم کاریان کردووە بەڕاستی زۆر عاشقانەی عاشقی شەکە بووم هەرچەندە هەندێک لەیش ماتە سەرنیتر نەگەڕامەوە بۆ کەس لەگەڵ مامۆستا خالیدا قسەم کرد و دەستم کرد بە ئیشکردن. لە ڕاستیا بیرۆکەکە بیرۆکەی خاتوو کافێ سلێمان بوو و بەشێکیش لە ئەرشیفەکەی مامۆستا خالی سەرکارم تیا بەکارهێناوە. دەستە خۆش مامۆستا ئەگەر کتێبەکەم بیتێ چونکە تۆ ئەم کتێبەت ئەوە قەڵەمەکەشن نەکەوێت کتێبەکە و بە شێوازێکی دۆکمنتاری پێما بنووسیوە ڕاستە جا بڕیار نییە لە داهاتووە ئەم کتێبە با بڵێن ئەم دۆکمنتاریە بە شێوازی فلم بەرهەم بهێنن.
هەر بە فیلمێکی دۆکومنتاری بێت. سپاس بۆ ئۆپسیارە من لە ڕاستیە نامێ جۆرەك لە خۆشکێشان بکەم بەڵام هەر خۆی ئەم ئیشەی کە من کردومە بە نەفەسێکی سینەمای نووسیمە ینی من کەتم تا بەکارهێناوە نەمیستووە لە زمانی یەک کەسەوە بێم ئەم چیرۆکە بجێڕمەوە بەڵکو لە زمانی چەند کەسێکەوە لە گۆشەی نیگای جیاوازەوە جێڕامەتەوە ینی ئەگەر ئەو کتێبە ئێستا خۆی هەر کەسێک بخوێنێتەوە ئەتوانێت راپۆرتێکی ڤیددیۆی زۆر باشی لە دروست بکە ئەتوانێت کارێکی سینەمایی باشی لە دروستکە چکەم بە نەفەسێکی سینناریۆ نووسیمە وەک سینناریۆیەک نووسیمە کە ناڵم هەرێکەوە لە گۆشەنیگایەکەوە لە ڕاستیە من حەزمە کرد خۆم بمتوانایە ئەوە ئیشی لەسەر بکەمەوەکو و فیلم بەڵام بەر لەوە هەر لە کاتی ئامادەکردنی ئەم کتێبەیە بوو مامۆستا و هاوڕێم ئەمیری غوڵامی کە ئێستا لە کەناڵ هەشت کارەکە ئەوان هاتن و هەندێک پرسیار و قسەیان لەگەڵ منا کرد و منژەنە ڕێنمایم کردن و ئەوان کورتە فیلمێکی دۆکۆمنتەریان لەسەر دروست کرد. کەواتە فیلمەکە بەرهەم هاتوو کەی بڵاوکرێتەوە؟ وەڵا بڵاویان کردەوە کەناڵ هەشت لە وابزانم چەند هەفتەی پێش ئێستا و بینیم بڵاویان کرد. زۆر باشە. کەواتە مامۆستاجیان ئەمە بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە تۆ لە داهاتووە چیرۆکی دیکە بهێنی چیرۆکی دیکەی کچانی کورد و کوردستان بهێنیت و بیکەی بە کتێبێک و بینوسیتەوە چکەم یەکەم ئەزمموی نووسینی تۆ بوو. وەڵاهی لە ڕاستیە خۆی ئەم کارانە تۆزێ قورسە بەوەی کە چاپکردن و ئەو شتانەی چونکە ئێمە هونەرمەندین ڕەنگە ئیمکانێتمان مەحدود بێت بەڕاستی من کۆمەڵە ئیشی جوان لە خیاڵما هەیە بۆ بیکەم ینی ڕەنگە من بمەوێت زۆر ورتر ئیش لەسەر کچانی بوارەکانی تری هونەر بکەم بۆ پرۆژێشم لە خیاڵە هەیە یەکێک لەو پرۆژانی کە زۆر لە خیاڵمایە زۆر حەزەکەم کاری لەسەر بکەم ئەوە کاریشم لەسەر کردووە دکتۆر دڵشاد مستەفا لە کاتی خوێندکاری سینەما بووم ئاوا ئیڤێنتێکا باسم کەوتی ئەوە داینێ بۆ دکتۆراکە و ئیشەڵڵا ئەوانە کارچەندە من ناتوانم پێ بکەم. من حەزم لەوە بۆ بەڕاستیەوەی کە لە بەردەستمایە کتێبێکە لەسەر مێژووی سینەما لە شاری سلێمانی ئێستا لە بەردەست باڵە سینەما چۆن هاتوۆتە شاری سلێمانی ینی تەسەور ناکەیت بەبێ ئەوەی شاری سلێمانی لەو سەردەمای ئاگاداری ڕەوتی سینەما بوو بێ بۆ منە لە فەڕەنسایە لە فەڕەنسا لە ساڵی 1970 برایانی لۆمێر لە گازینۆیەکە یەکەم فیلمی سینەمایی خۆیان عرض کردووە لە ساڵی 1939 یەکەمین فیلمی سینەمایی لە چایخانەیەکە لە سلێمانی عرض کراوە ڕێک هاوشێوەی یەک تاریخ بەیەکەوە ینی شتی زۆر جوان هەیە کە من کۆم کردوەوە لەسەر سینەما لە ناو شاری سلێمانیە ئیشەڵڵا ئەوە یەکێکە لەو پرۆژانی کەوکو دۆکۆمنت عینەش هاوشێوەی ئەم ئیشێکە کاری لەسەر بکەم. دەستە خۆش بە مامۆستاجان هیوای سەرکەوتنێ بۆ ئەخوازین زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارەیە لەگەڵمانە بوویت هیوادارین کە بەردەوام بیت و دووبارە لە کورسات مەگەزین ببینینەوە. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانی کە لە بەرهەمهێنانی ئەو کتێبە هاوکاریان کردنیوە بەتایبەت خاتوو کافێ سڵەمان کە ئەرچی چاپکردنی لە ئەستۆ گردووە هەموو ئەو برادرانێ بکە لە دیزاین و بەرگ و ئەمە شتانەیە لەگەڵمانە بوون و توانیمان ئەو بەرهەمە دروست بکەین. ئیشەڵڵا ئەماگە لە کتێبخانەکانی شانەمێنێت لە ماڵی کە هەرەمێنێتەوە بۆ ئیسپانیۆک و تاریخێکی جوانی شاری سلێمانی ئیشی لەسەر بکرێت. دەستە خۆش بە مامۆستا دووبارە زۆر سپاس بۆتەوە.